لە هەر سانتیمێک لە هەر 1 سانتیم لاشەی ئینسانە پێستی ئینسانە ئەوەی کە ئەکسپۆز بووە ئەوەی کە دەرکەوتەوە بۆ ئینسان ئەوەی کە بەردەرەوە کەوێت 2 ملیۆن تا 5 ملیۆن میکرۆب و بەکتریای لەسەر نیشێ سبحان الله لە سەدانەوەتی ئەم میکرۆبانە بە ئاوی دەستنوێژەوە ئەڕوا کار ئاوات کرد دەسێ بەرز کردەوە سبحان الله عینەن ئەو شێوازەیە کە دکتۆرەکان تاقیمی دەستیانی پێەکەن لە کاتێک عملیاتەکەن کە دکتۆر دەستە شوا دەستی ئاوالیەکە ئاوەکەی بەسەری پەنجەکانە ئەهێنێتە دەرەوە هەتاوەکو ئانیشکی ئاوەکە لە ئانیشکەوە دەرەچێت دەست ئاوالیەکە بۆی کە بەرکەز نەکەوێت هەتاوەکو دەستکێشەکەی لە دەستەکە ئێمە شەوا دەستنوێژەکەین سبحان الله هەر بەم جوانیە دەستنوێژەکەین هەر بەم شێوە عیلمیە دەستنوێژەکەین بۆی کە ئەو پیسی و چڵکی و میکرۆبە لەسەرمان نەنیشێ کەڵەکە نەبێ چکە میکرۆب کە زۆر بوو ئەنجا زەفەر بەلاشەیەنێ ئەنجا زۆر بۆ لاشەیەنێ ئینسانیان بێ مەناعی دابەزێ یا میکرۆبەکەی زیاد بۆ ئەو کاتە بەرگەی نەخۆشی ناکرێت